گورگەکان و ژیانە سەیر و تایبەتەکانیان. گورگ گەورەترین ئاژەڵی خێزانی سەگەکانە. قەبارەی گورگەکان جیاوازن. کێشی گەورەترین گورگ لە جیهاندا دەگاتە 135 کیلۆ. سەبارەت بە جۆرە بچووکەکانی گورگیش کێشیان لە 30 کیلۆوە دەست پێ دەکات. گورگەکان بە گروپ دەژین کە پێکدێن لە سەرۆکی گروپ و هاوسەر و منداڵەکانیان. گورگەکان یەکجار هاوسەرگیری دەکەن و تا کۆتایی ژیانیان پێکەوە دەبن و بە هیچ شێوەیەک هاوسەرگیری لە نێوان گورگی نێر لەگەڵ دایک و خوشکەکانیدا ڕوونادات و بێچووەکانیان دەزانن لە یەک دایک و باوکن. تێکڕای تەمەنی گورگەکان نزیکەی 13 بۆ 16 ساڵە. کاتێ باوکەکە یان دایکەکە دەمرێت بۆ ماوەی 3 مانگ یان ساڵێک گروپەکە لە پرسەدا دەبن. زۆر جاریش بە خۆکشتن کۆتایی بە ژیانی خۆیان دەهێنن. گورگ ئاژەڵێکی گۆشخۆرە و دەتوانێت لە یەک ژەمدا 20 کیلۆ گۆشت بخوات. بە کۆمەڵ هەموو کارێک دەکەن. پلاندا دەنێن پێش ئەوەی هێرش بکەن. بۆ بەرگریش پلانیان هەیە. گورگەکان چاویان زۆر تیژە، بەڵام توانای جیاکردنەوەی ڕەنگەکانیان نییە و چاوەکانیان زۆر هەستیارن بەرامبەر بە هەر جوڵەیەک. هەروەها هەستی بۆنکردنیان سەهێندەی مرۆڤ بەهێزترە و دەتوانن شوێنی ئەو ئاژەڵانە بدۆزنەوە کە 1.6 میل لێیانەوە دوورن. ئەوان هەستی بیستنیان نایابە. هاوارکردن ئامڕازێکە بۆ پەیوەندیکردن لە نێوان کۆمەڵەکەدا. گورگەکان هاوارکردن بەکاردەهێنن بۆ ئاگادارکردنەوەی ئەوانی تر کاتێک تووشی حاڵەتێکی کتوپڕی ناخۆش دەبن. گورگەکان بە بەکارهێنانی کۆمەڵێک دەربڕینی دەموچاو و بۆن و باری جەستەیی پەیوەندی لەگەڵ یەکتردا دەکەن. هەرچەندە دەستەیە گورگ دەتوانێت کۆمەڵێک گورگی پێگەشتووان هەبێت، بەڵام تەنها سەرکردەکانی کۆمەڵەکە نێر و مێ دەتوانن جووت ببن بۆ ئەوەی ڕێگری بکەن لە زیادبوونی خێرای ژمارەی کۆمەڵەکە. چونکە فراوانبوونی کۆنتڕۆڵ نەکراوی ژمارەی گورگەکان ڕەنگە ببێتە هۆی برسێتیان. جوتبوونی گورگەکان لە مانگی شوبات و ئازاردا ڕوودەدات و دووگیانی مێینەکە 63 ڕۆژ دەخایەنێت و 4 بۆ 7 بەچکەی دەبێت و هەموو ئەندامانی گروپەکەش پێکەوە چاودێری بەچکەکان دەکەن. بەڵام ڕێژەی مردن لە ناو بەچکەکاندا زۆرە. بەو پێی نزیکەی نیوەی بەچکەکان بە هۆکاری جیاواز دەمرن.